دەزانی چی لە فەرماندە سەرکان کردو تا سزا بدەین؟ چوار بڕبڕی شکاوە، چاوێکی تەقیوە، تووشی خێمبەربوونی داخلی بووە، چەند پەنجەیەکی شکاوە. بەڵام سکاڵای نەکرد کە پێیوتم تۆ عەمەری یەخەیم کرد بە شەیە گوتی نەکەی کوڕە نەکەی. چیت پێوت؟ چەند ناوێکم پێوت. ئەو کەسانەی تا گیانیان دەرچوو بە چیسە پەرتەقاڵەکەی لێی داون، ناوی ئەو کەسانەی بە هەڵە بەری داون، هەموویانم کۆ کردەوە. پێم وت هەر دەدۆزنەوە. هەڕەشە لێ کرد. دانی پێدا دێنی؟ کەس نییە ئەو بدۆزێتەوە، چونکە کەسانی وەک ئەو مرۆڤ دەکەنە خۆڵی سەر عەرز، ئاوا دەیان تۆقێنن جارێکتر نەبێرن بێنەوە بەرامبەریان. مەڵێ نازانم، هەر کە فەرماندە سەرکان هاتە ئەم ژوورە ئامێری تۆمارکردن دادەخرێت. دەوری ئەوانەی وەک ئەو نەماوە، من وەک ئەو نیم. بەڕای منی جوانی، بەڵام لە دەستی ئەوانی. واز لەمە بێنە بابینە سەر تۆ. بۆ خۆت دەزانی داواکردنی مۆری 500% پێویستە، ها؟ بۆ خۆت دەزانی بۆ ئاشکراکردنی تاوانباران پێویستان بە زیاتریش هەیە، بەڵام تۆ نەکۆڵی دەکەی، خۆت لە جێلی دەدەیت و دەڵی ڕێسای تۆ هەڵەیە، هەروەها دەڵی نەحەقی دەکەن. تۆ پیاوکژی عومەر، دانی پێدا بێنە، ڕووی ڕاستەقینە نیشاندا. هاوڕێ من ناڵی عومەر، سەیرێەوە ڕێکەوتە، دواتر بۆ مایەک بووم بە هاوبەش. گەنجایەتی عومەر و عاشقەکەی گەر نەهێنیەک لە تۆ نەبێت، چۆن ئەو کچە بە مێردە بە ئاسانی عاشقی تۆ بوو؟ خێرە ئێستا عەلی گازگر لەگەڵ جنابتان کار دەکا؟ ئەمەش پیاوی تۆ بووە، لە پێکدادانێک کوژراوە. ئەرەن کەرەچا کوڕی ئەو پاسەوانەی کە عومەر وەچار کاتی دزیەکە کوشتی خۆی کوشت، بە گولەش لەسەر ئێمەیاندا کوشتیان. ئۆتۆمۆبیلیش لەمەیدا. بیخەوە شوێنی خۆی. ئای کەچی ها خەڵک لە دەوری تۆ مردوون، هەمووشیان پەیوەندیەکیان بە عومەرەوە هەبووە. ئەمەش ڕێکەوتە؟ تۆ دزیەکی گەورەت کردووە، ڕووی ڕاستەقینە نیشاندا. عومەر تۆ بەکاردێنن چۆنە منیان دەستکەوت؟ ها؟ چێ بوو؟ چێ بوو خەبەری لێدام؟ ئەوانەی سەرەوە؟ بۆچی ئەوانەوەندە گرنگی بۆ مەسەلەیە دەدەن؟ باشە پێم بڵێ بۆچی هەموو کاتەدای ئەو پایلەوان کە داخراوە؟ اعتراف کە عومەر، هەموو شتێک بە ئاسایی نابێ فەرماندەم. تۆ پۆلیسێکی دروستی، دە لە خۆت بپرسە نهێنی ئەم کارە چییە؟ سەیری ئەم وێنەیەکە؟ وتم سەیریکە؟ دانی پیا بنێ، بەس ئەوە ناکە تۆ عومەری. دەیسەلمێنم کە تۆ دزیەکت کرد و پاسەوانێک شت کوشت. تا ئەم شوێنە دەچم کە بۆی چووی عومەر. ها لێرەیەک دووکارم هەبوو، وتم با بچم چای چلایەنگیم بخۆمەوە. سەرچاوم گەورم. هەرێ فایلەکە ئێمە چی بەسەرات ئەزەل بایرەکتار بوو؟ وا بەردەوامی گەورم. بۆچی؟ نەداوە بە دادوەر؟ هێشتا لێکۆڵینە لە فایلەکە تەواو نەبووە. با هەموو بەڵگەکان کۆ بکەینەوە بۆتی دێنم. زوو تەواوی کەنگین. بیدە بەم دادوەرە بڵێ لە منەوە. آخر یەکەم دادوەری ئەم فایلە کێ بووە؟ دەبێت تەوازەوە بێنە، ئەمە خێراتر دەیڕوێنێ. هەرچێک پێویستکە یەکسەر مۆڵەت لە وەربگرە. تێگەیشتی کاگەنگین؟ تێگەیشتم. لێکۆڵینەوە کە زوو تەواو کەنگین.
ینی داوایەکت لە دادوەر نییە بۆ کردنی شتێک 100% ئەزەل ئاشکرا بکە؟ حەقتە لە ڕاستیدا هەیە پێویستە و گۆڕەی کە بە ناوی عومەر وەچارە هەڵبدرێتەوە. تۆفێق کوڕەکەم چۆنە؟ دەڵێ عەلی دێ ها؟ تۆ لە هەموو کەس باشتر عەلی دەناسی تۆفێق. بەڕای تۆ بۆ خۆی دەچێ؟ چەندی جار بۆ خاتری ئەزەل خۆی فرەدایە بەرگولە. لای هەندێک کەس مردن لە چوونە بەندیخانە زۆر باشترە دەزانی؟ ئازاد ئەو کاتی بە تۆی نەوت دەچمە فلانە شوێن و فلانە شوێن ها؟ نەخێر کەوایە خۆی تەسلیم ناکە. پێش 10 ساڵ ئەزەلی فرۆشت دووبارە دەیفرۆشێتەوە. من وامزانی ئەو عەلیە پیاوێکی مەردە بەڵام هەڵە بوو لەکوێ هەڵم کردووە نازانم. هەموو شتەکان تاوانی عەلیە باوکە وتنیەوەی بچی خۆی تەسلیم کە ئاسانە. بۆچی ئەزە سیدیەکەیدا بە عەلی؟ تۆ بۆچی ڕێددا؟ ئەزەل بۆچی ڕێدا؟ چونکە ئەزەل عەلی نییە. ئەزەل بژمرێ هاوڕێکەی خۆی نافرۆشێ. تێگەیشتی؟ بژمرێ بە خۆی بەگرتنی نادا. من بۆچی ڕێمدا؟ چونکە کاسێتەکە دەبێتە بەڵگەیەک بۆ دادگا. بەڵام بەس نییە ها. لەوانەیە دووبارە ئەزەل بچێتەوە زیندان. بۆیە وتم لەگەڵ کاسێتەکە پێویستیش دەکات تاوانبارەکە بە خۆی ڕاستە و خۆدانی پێدا بنێ. لەبەر ئەوە بە خۆم ڕێمدا. باوکە 3 ڕۆژ لەمەوبەر عەلی وەکو کوڕت وا بوو. چی ڕوویدا ئەوها بە 1 سات لەبەر چاوت فرێددا؟ ئەزەل جارێکی تر نابێ بچێتەوە ناو زیندان. هەرەوندا. ئەی باش عەلی چی بەسەر دێ؟ کەی ئەوت لە ژێر پاراستن دەرهێناوە؟ ئازاد چییە ها؟ تۆش؟ عەلی نزیکترین هاوڕێی تۆ بوو. ئێستاش دەیکەیتە بیتاقە بۆ ئەزەل؟ بزانە من کاکە عەلیم لە هەموو کەس خۆشتر دەوێ. تەنان لە ئەزەلیش لە خاڵۆ زیاتر. ئەی چۆن؟ کاکە عەلیم تاوانەکەی کرد. کاکە عەلی پیاوەکەی کوشت. ئەرێ بۆ خاتری خوا ئێوە تێک چوونە ها؟ دیارە تۆ قەت پیاوت نەکشتووە. تۆفیق ئەوان چی؟ ها؟ ئەوان پیاوی خراپ بوون؟ کوشتنی ئەوان ناکە هی جوانیە؟ ئەرێ تۆ بۆچی دادەبەزیە سەرم ها؟ بۆ خاتری تۆ قسە بکەم لەبەر خاتری تۆ لێگەڕم ئەزەل دووارە بکەی تۆ زیندان؟ تۆ ویژدانت قبوڵی دەکا؟ تۆفێق پیاوەکان کۆ بکەوە. ئەو عەلیە بدۆزنەوە بیهێنن. خۆی بە هەر کونێکەوە کرد بێ بیهێنە دەرەوە بۆ میبێنن. دەی پلیتێکم دەوێ بەرەو شاری زۆنگۆڵدار. عشقی ژیانم هەی چوویتە لای کەنعان؟ زۆر خراپ دیاری ڕووە خەمبارەکەت هاوار دەکات چی بووە؟ ڕووی تۆش زۆر خۆش دیارەوەیە یان نە؟ هەردوو سەدەقەیە لاچوو بە زەحمەت. سیرکە من لە ناکاو بەختی خۆم لەگەڵ کەنعان تاقی کردەوە. ئیتر هەڵی چانسێکی ترم نەماوە لەبەرەوە بێدەنگ دەم بەرامبەرت. بەڕاستی؟ گەر بێدەنگ نەبێت چی دەکەی؟ ئاوە دەست دەکەم بە ڕاگەیاندنی ئیمپراتۆرێتی و پاشایەتی خۆم زاڵبوونم بەسەر هەموو شتێک. خوا هەرچیەکی داوێ بە من هی منە. تۆ سەیری و حاڵم کە ئەو پیاوە کۆمپانیای فرۆشت و پارەکەی وەرگرتووە منیش پارەی خەرجکردنم پێ نییە. منی هێنایە شوێنی ئەیر وتی تۆ لە ژێر زەوی بەرە و لووتکە بەڵام ناتوانن ماڵە بێمە دەرێ بە ناوی لووتکە هەری خەڵەتاندوم. ئەمە چییە ها؟ تەنانەت هەواڵم نییە لە دەرەوە چی ڕوودەدا؟ دەتۆ شتێک بڵە ئیشان؟ جێنگیز لەسەر ڕێگەی کە ڕاستی دەرفەتێکی ترت نەماوە لەگەڵ کەنعان لەبەر ئەوە دانیشە و بێدەنگ بە ئەو کارە بکە کە پێی سپاردووی. بەڵام لەوانەیە ڕێگەی من هەڵە بێ. هاچنم بۆ ئێرە هەڵەیە.
غەزەڵ بایراکتار میوانت هاتووە. علی کەرگس علی هات نەخێر چێکە نیشان سڵاو دایکە. دایکە سوپاکە پێ بکەم نادایکە برسیتە هێواش کوڕم پاکەتەکان پارچە پارچە مەکەن. بابا ئەوانە لەکوێنەوە؟ جەلال ئاغا لە دەریام نەهێناوە لە رووسیام هێناوە. ئۆ لە رووسیا. عەلی بۆ لە کاکت داوە ها؟ جاوە کاکە هەروەکو قسە هاواردەکە؟ سیرکە جارێش تروا مەکە ئەگەر نانات بە مناو کەشتی. عەلی گوێ لە من نەبوو؟ کوڕم وا مەکە کورەوە مەکەن ئەی تاس پێم نەوتن وا مەکەن عەلی من چیم بە تۆ وت ها دیاری بە تۆ نادەم دایشە دەی وەرنەتەنیشتم دەی بەدڵتانە ئەمینە ئەمینە واز لە چا ئامادەکردن بێنە وەرە بزانە چیم بۆ تۆ هێناوە. پێت چۆنە کوڕەکەم بەدڵتە؟ زۆرم بەدڵێ باوکە ژیان باوکە شێرەکەی خۆ دەستت خۆش بێت هەشێتە وز بە دنیا دەیبستێ با نەیبستن چونکە من شایانی ئەو هەمووانە ڕۆڵەکەم کوڕە عەقڵەکەم کوڕی شیرنم
باوکە باوکەکەم باوکەکەم باوکی خۆم کاکە دەڵم بۆ تەلەفۆنەکەی ئیشانت قبول نەکرد باوەڕم پێ بکە تۆفیق بەبێ ئەشان زۆر باشتر دەبین یانی سوودی نییە ها گەر بێ لە زینا قسەیە بکە بڵێم چی سەرەدایە شتێک تۆفیق ئەگەر عاشقی کۆنی شت بێ لە عاشقەوە سیخۆر لە سیخۆریش عاشق دروست نابێ ئێمە وانێمە وەرنەگرت فەرماندانگین کاری پێێتە تۆفیقە تۆش دەتوانی بڕۆی کاکە و جارە بەتەنیا نیت ئەم جارە بە هیچ شێوەیەک بەجێ ناهێڵین تۆش هەستەوە فەرماندانگین دەتبینێ دەزانی چی لە فەرماندە سەرکان کردو تا سزا بدەین چوار بڕبڕی شکاوە چاوێکی تەقیوە تووشی خێمبەربوونی داخلی بووە چەند پەنجەیەکی شکاوە بەڵام سکاڵای نەکرد کە پێی وتم تۆ عەمەری یەخەیم کرد بە شەیە گوتی نەکەی کوڕە نەکەی چیت پێوت چەند ناوێکم پێوت ئەو کەسانەی تا گیانیان دەرچوو بەچی سەپەرتەقاڵەکەی لێی داون ناوی ئەو کەسانەی بە هەڵە بەری داون هەموویانم کۆ کردەوە پێم وت هەردە دۆزنەوە هەڕەشە لێ کرد دانی پێدا دێنی کەس نییە ئەو بدۆزێتەوە چونکە کەسانی وەک ئەو مرۆڤ دەکەنە خۆڵی سەر عارس ئاوا دەیان تۆقێنن جارێشتر نەوێرن بێنەوە بەرامبەریان مەڵێ نازانم هەر کە فەرماندە سەرکان هاتە ئەم ژوورە ئامێری تۆمارکردن دادەخرێت دەوری ئەوانەی وەک ئەو نەماوە من وەک ئەو نیم بەڕای منی جوانی بەڵام لە دەستی ئەوانی واز لەمە بێنە بابینە سەر تۆ بۆ خۆت دەزانی داواکردنی مۆری 500% پێویستە ها بۆ خۆت دەزانی بۆ ئاشکراکردنی تاوانباران پێویستان بە زیاتریش هەیە بەڵام تۆ نەکۆڵی دەکەی خۆت لە جێلی دەدەیت و دەڵی ڕێسای تۆ هەڵەیە هەروەها دەڵی نەهاقی دەکەن تۆ پیاوکوژی عومەر دانی پێدا بێنە ڕووی ڕاستەقینە نیشاندا هاوڕێ من ناڵی عومەر سەیرێەوە ڕێکەوتە دواتر بۆ مایەک بووم بە هاوبەش گەنجایەتی عومەر و عاشقەکەی گەر نەهێنیەک لە تۆ نەبێت چۆن ئەو کتێبە مێردە بە ئاسانی عاشقی تۆ بوو خێرە ئێستا عەلی گازگر لەگەڵ جنابتان کار دەکا ئەمەش پیاوی تۆ بووە لە پێکدادانێک کوژراوە ئێران کەرەچا کوڕی ئەو پاسەوانەی کە عومەر وەچار کاتی دزیەکە کوشتی خۆی کوشت بە گولەش لەسەر ئێمەیاندا کوشتیان ئۆتۆمۆبیلیش لەمەیدا بیخەوە شوێنی خۆی ئای کەچی ها خەڵک لە دەوری تۆ مردوون هەمووشیان پەیوەندیەکیان بە عومەرەوە هەبووە ئەمەش ڕێکەوتە تۆ دزیەکی گەورەت کردووە ڕووی ڕاستەقینە نیشاندا عومەر تۆ بەکاردێنن چۆنە بنیان دەستکەوت ها چێ بوو خەبەری لێدام ئەوانەی سەرەوە بۆچی ئەوانەوەندە گرنگی بۆ مەسەلەیە دەدەن باشە پێم بڵێ بۆچی هەموو کاتەدای ئەو پایلەوان کە داخراوە اعتراف کە عومەر هەموو شتێک بە ئاسایی نابێ فەرماندەم تۆ پۆلیسێکی دروستی دە لە خۆت بپرسە یعنی ئەم کارە چییە
سەیری ئەم وێنەیەکە وتم سەیریکە دانی پیا بنێ بەس ئەوە ناکە تۆ عومەری دەیسەلمێنم کە تۆ دزیەکت کرد و پاسەوانێکشت کوشت تا ئەم شوێنە دەچم کە بۆی چووی عومەر وتم باگەدارت بکەم ئێمڕۆ لە شوێنەکەی من کۆ دەبینەوە دەزانی بۆچی؟ بەڕاستی؟ باشە کەوایە بە هیوای ماندوو نەبوونتە چی بووە؟ شتێک ڕوودەدا؟ هیچ نییە دوای 20 ساڵ ڕامیزقەرە ئەسکی دەبێتەوە سەرۆکی ڕێکخراوەکەیان بەتەمای چی؟ هیچ ڕۆژێکی گرنگە؟ خراپ ئەی باشە عەلی لەکوێیە چەند ڕۆژێکە نایبینم؟ خۆی ئامادە دەکا لە ماڵەیە ئازاد من لێرە دادەبەزم نا بەرە فورکێ بچڕێمەوە نا لێرە باشترە باو هاوڕێیانە دەبینن ئاشبینەوە تەواو نا لەبەر ئەوە من نییە کەوای بۆچی آخر ئاوە بە ئۆتۆمبیلەوە بچمە ئەوێ ها ینی لەبەر ئەوەی چی بڵێم تەواو حەز دەکەی وەرە ناتەواو ئێستا ئەوها ناوەتم بێ بتبینن دڕانلوتی بڵند بووە یەکسەر داوای کرێ لێ دەکەن 1000 قسەی ناشرین و تانە لێ دەدەن بەڵام بۆ حساب بۆ قسەی ئەوان بکەین دەی بڕۆ مایکە بێگومان بەڵام حەسودیمان پێ دەبن شتێکت پێ بڵێم جار جار بە خۆشم حەسودی بە خۆمان دەبم بۆستە پێش ڕۆیشتن چۆن دیارم چۆن دیارم زۆر قۆز دەرچوم وانە لەوانەیە ئەو ئاوێنەیە ناشرنم کا دەنا من خۆم تۆ سەیری ئاوێنێکی هەڵەت کردووە من ئاوێنەتم چۆن دیاری؟ ئەو تۆ یا من مێشکم تێکچووە؟ تۆی ئەگەر وابێ زۆر قۆز بوومە؟ دەزانین تۆ کچێکی زۆر عاقڵی؟ هەر قسێک دەکەی بە درێژایی ئەو ڕۆژە بیر لە قسەکەت دەکەمەوە بۆ تەفۆ؟ ئەوە بۆ 3 ڕۆژ ئازادم دەنجی نییە قەت ئەو هەتیوە لە پێشان بەهێزترە من بۆ خۆم بە پێشی ناکەوم با بزانم ئێوە پێشی دەکەون بە بڕیارێکی بێفیزانەوە ڕامیسی برامان دێ و لە شوێنی سەرۆک دادەنیشێ
وەک بڵێ خاڵۆ لە سەرەتاوە بە چەکەوە گرت و چۆکم پێیدا ناو چوومە سەر سینگی و داگیرم کرد بەڵام ئاوا نەبوو برادەرینە بە پێچەوانەوە من ئەو کاتێک کە لەو شارە دەستم بە ژیان کرد یەکسەر بوومە عاشقی ئەم شارە ئەو ژنە ئەو دڵبەرە ئەو ژنە هەزار ڕووە شۆخ و شەنگ و سوودبەخشە ڕۆژێک هەمومان نۆرە بە نۆرە ڕادەماڵێ و فرێمان دەدا نۆرەی من هات و فڕێدا من نۆرەی خۆم بەڕێکە هەر بۆیە من لێرە دانیشتومە و بە ئەزبوونەکەم یەک دوو قسە دەکەم بەڵام من لەگەڵ ئەو ژنە سەما ناکەم برادەرینە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بۆ چۆک پێدادانی ئەم شارە ئەم ژنە پێویستمان بە قارەمانێکە خاینا بالە دەرەوە من پێست بەستین و بە پۆزۆ بسوڕێنەوە با بە خۆشمان بڵێن پیاوی کات بەڵام لێرە لە نێوان خۆماندا ئیتر ئامانجێکمان هەیە کە کاری بۆ دەکەین کێ هەم لە ئیزنی خاڵۆ دەردەچێ هەم ئەو کارێک کە کردومانە گەورەی دەکا بۆ نمونە تۆ ئەزەل خۆت ئامادەی لەگەڵ تلیاک فرۆشەکانی سەر شەقام قسە بکەی ئەو شتە دەکەی ئەگەر ئێمە کاری خۆمان باشی بکەین ئەو تلیاک فرۆشە لە سەر شەقامە ناوەستەکە ئێمەی لێیە دەوەستێ براکەم دەوەستێ چونکە ئەو کارەی کە ئێمە کردومانە ئەوەیە بۆ نمونە تۆ دەچێت لای کازاخستانیەکان سەرچاوە چەکێنانە لێوەرگری بۆ ئەمە تۆ ئامادە شەڕ بکەی ئەزەل کاری ئێمە بەس چەکنی عەلی کاری ئێمە قومارە بەڵام من هەموو شتانم کردووە کە بەهۆیەوە پۆست لێ دەدام ئەگەر سەودا بە چەک نەکەی تۆ ئەوانە لە ڕێگادا ببینی دایان ناسیەوە ئەزەل هەموو سەرسەرێکی سەر شەقام دەیان ناسێ ئەوەتە کارەکە لێرەدایە برادەرینە ئیتر من ئەو سەرسەریەی سەر شەقامە خاڵۆ جوان قسەم کرد وەک شاعیر ترسناکانە کاریگەریم هەبوو بەڵام من عاشق تەڕەماش ئەستەمبۆڵ نیم کە شارەزای ئیستانبۆڵ بووم بۆ پیاوێکی سەر شەقامی وەکو من ئیستانبۆڵ زیاتر نییە بۆم بەڵێ من عاشقی کچێکم بەڵام ئەو کچە ئیستانبۆڵ بە عەرز دادەی تۆ چۆن بووی ئێستا منیش خاڵۆ ئەو سای تۆم بۆ سوێن بەخوا دەخۆم لە تەنیش تۆدا بنیشم و من ئەو شارە ئاوەتا هەر بژی گازگرت هەر بژی گازگرت برادەرینە بیر دەکەمەوە بابیرێکی لێ بکەمەوە دوای ئەوە هەندێ ڕاستپاردە لە بنەوە گوێبیستە بن بەڵام پێش وەخت با لەسەر شەرەفی ئەو ئیستانبولە جوانە بخۆینەوە ئێمە زۆر ئازاردا شەرمین بەڵام لە هەمومان زیاتر تۆفیق ئێمە زۆر ئازاردا دەزانی بۆ تۆمان هێناوەتە ئێرە هەمومان خستەمە ترسیەوە چەندین جار ئێمەت فرۆشت بۆیە ئەو بڕیار دەوێت بە قسەی هەمومان بێ دوا قسەشی منە بەڵام هەر کەسە مافی قسەیەکی هەیە ئازاد لێرە لەگەڵ تۆرگە گڕانێمان دەکرد کۆکتێلمان دەخوارد و قسەمان بۆ یەکتر دەکرد ئەی تۆ هاوڕێی من نەبووی؟ هاوڕێت بووم تۆ هاوڕێی من نەبووی؟ نەبوو من باش دەزانم بێ خێزانی و بێکەسی چۆن هەستێکە شەرمین بەڕای من تۆ خیانەتت لە خێزانەکەی خۆت کرد هەر شتێکت بەسەر بێ شایەنتە عالی شەمۆ پێش هەموو کەس من تێگەیشتم تۆ چی وانە کچێ تۆ بووی بە فرۆشیاری ئێمە وانە
یان نا وایە وام تۆ ئەو مرۆڤە سپڵەیە کە ئەو کوڕە خۆشی دەویستی ئەو کوڕە فریشتەیە وێڕای ئەوەش هەستای خیانەت لەوە و لە هەمووشمان کرد وانی؟ وایە ئەو پیاوە بەڕاستی تۆی بە عاشقی خۆی زانی دەیکەواتە ئێستا پێی بڵێ لە جێ عەشق من پیسایی دڵی تۆ بووم بڵێ ئێستا ڕاستەکەی پێ دەڵێ یان نا دەی ڕاستەکە بە براکەم بڵێ تۆفیق من شایانی تۆ نیم بەس نییە تۆفیق من بڵێ تەواو عەلی بەسە بەس نییە ئەو شنە پیسە چۆتە خوێنی براکەمەوە بەس نییە دەبێ ڕاستەکە بڵێ کاکە عەلی داوای بەزایی لە من مەکە ئێستا تەفۆ داوای بەزایی لێ دەکا پێی بدا تۆ دەتوانی بەزایی خۆت بە تەفۆ ببەخشی بەوەی واسی لێبێنی بەوەی ئازادی بکەی دەبێ وا بیڵێ کە ئەو لە بیرت بکە بیڵێ تەواو تۆفیق من درم لەگەڵت کرد هەمووی یاری بوو هەمووی پیلان و ساختە بوو هەرچێکم پێوت بێ هەمووی درۆ بوو تۆفیق من هیچ تۆم خۆش نەویستووە دڵت داکەوت ئێستا لەبەرەی تۆ بڕیارێک دەدەین دەزانێ ئەمانە چێوانە هەستەوە کارێکی ڕاستمان کرد ڕۆژی هەڵبژاردن نزیکە دەتوانی هەموو کاتەوە بڕیار بدەی ئەزەل نازانم کاکە من دەیدە بڕیاری لەوە خراپتر دەدەم دواتر دەسمەوە ماڵێ بە ئاسوودەیی دەخەوم عەلی بادە لەکوێی بێن بۆلات هیچ تەنها حەزم کرد ببینم زۆر باشە کەوایە ڕاکە بادا ئۆی ساڵ تەمام 25 ساڵ کۆلێژ هونەرە جوانەکان بەشی پێکرداشی لە باڕەکەی ئەرزاندا وەکو پێشکەشکاری خواردنەوەکان کار دەکات یانی هیچ کەسێک نییە یەکێکە لە مرۆڤە ئاساییەکان تۆ ناتوانێت ئەزەل لە بیر من بیتەوە جەنگیز
ناونیشانێک شتێکی هەیە؟ چی لەمانە دەکەی؟ بۆ گەڕانەوەی جانتە؟ یاخود بۆ گەڕانەوەی ئەزەل؟ بۆ دەرێ تۆفیق بۆ دەرێ بڕۆ بڕادەی لێ بوەسڵە درۆم کرد بە درۆوتم تۆم خۆش ناوێت دەترسان درۆم کرد من تۆم زۆر خۆش دەوێت تۆفیق تۆ مەیکە تۆ من مەکوژە چونکە لەبەر من نا لەبەر خۆت چونکە تۆ ناتوانی بژی ئەگەر من بکوژی وەکەوە وایە خۆت کوشت بێ لەبەرەوە تۆ مەیکە تۆ مەیکە لی گەرە من خۆم بیکەم بێنە بێنە سوێن دەخۆم بۆ خۆم دەیکەم بێنە دەیکەم بێنە تۆفیق 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 پێت نەکرا دیسان پێت نەکرا تەفۆکەی من ئاوا بڕیاریاندا نەتکوژن بتهێڵنەوە هیچی تر نەیەوە لامان تۆ وات لێکردن وانیە تۆ وانت ڕازی کردووە دیسان خۆت خستە ناوەڕاستەوە وانیە تۆ ڕازیت کردن نەخێر قارەمانەکەی من نەموت هەمویان ماوەیان پێدای ئەژەل وتی بانەی کوژی لەبەر خاتری تەفۆ ئازاد وتی بانەی کوژی عەلی وتی بانەی کوژی بەڵام من وتم هەبی کوژی نەخێر تەنها من وتم هەبی کوژی گەر یەک قسەی تر بکەی ئەوەی وتومە دەیکەم تەواو تەواو تەفۆ تەواو تەواو شێرەکەی من دەستت خۆش بێ ئێ خواحافیز بۆچی خۆت پاڵاوتووە کاتە دوو کەس بڕیارێکی لەو شوێ دەدەن پێویستە پرس بە یەکتری بکەن عەلی من لەو شوێنانە ناوەستم من پشت لەو شتانە دەکەم دەوەش بزانم منیش هەموو کات ڕوو لەو شتانە دەکەم چی؟ ئەو تۆ چی دەڵێ ها؟ تۆ دەتەوە وەکو باوکمت لێبێ؟ من هەر خۆم وەکو باوکتم ها دەبیتە ڕامیسی بچووک پیاو دەکوژی خۆت بەسەر خەڵکی بەرز دەکەیتەوە یانی ئەوە ژیانی تۆیە ئەوە ژیانی ئێمەیە پرست کردووە؟ پرست کردووە بزانی دەمەوێ؟
دەتەوێ نامەوێ ئازاد دوای سێ ڕۆژتر من دەچمە بەرزترین لووتکە جگە لەوێش بۆ وەستان هیچ شوێنێشترم نییە زۆریش هەیە ئازاد هەیە ئەوە تا هەیە دەبێ لای من بۆستی من ناوەستم ئەوە تۆی دەبێت لای من بۆستی چەکی شەڵ دەگرم یاسای خۆم دادەنێم دەچمە بەرزترین لووتکە دەبمە باوکی جیهان ئەو جیهانە سەراو ژێر دەکەم وە تۆش دەبێت ڕێک لە تەنیشتم بۆستی نامەوێ دەتەوێت وەکو هەنجوین دەتەوێت هەموو کەس لە بەرامبەرمان چاوی شۆر بێ پۆلیس مافیا دەوڵەمەندەکان دەتەوێت هەمویان تەفرد و ناکەم تۆ دەتەوێت ڕێک من ئاوا بم دەتەوێت من ئاوا بتگیرم لەبەرەوە منت هەڵبژاردووە نەخێر بۆیە هەڵبژاردم تا لەو شوێنە پارکەوم هەستمەوە بۆیە هەڵبژاردم چونکە دەتوانم دەستم پیسکەم لەبەرەوە منە هۆم تۆ بۆیە هەڵبژاردم بیگرە بیگرەوە پیسی دەکەم بیگرە ها پیسی دەکەم ها